once again. See, we were lifelong Democrats, so we know your We used to be. ئەم ئەستێرە کۆنە پارێزەرانی یوتیوب پشتیوانی سەرسەختی سەرۆک دۆناڵد ترامپن. ئەمان پێشوازیەکی تایبەتیان لە کۆبوونەوەی سۆشیال میدیای کۆشی سپی لێکرا کە سەرۆک ترامپ دەستی پێکرد بۆ نیشاندانی ئەوەی کە دەنگی ئەو کۆنە پارێزەرانی تریش لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا ببسترێت. تەکنۆلۆژیای پێشکەوتوو نابێت سانسۆر بخاتە سەردەنجی ئەمریکایەکان بۆ هەموو کاریگەری تۆڕە کۆمەڵایەتیەکان کە ئەمڕۆ لێرەن زۆرێک لە ئێوە هێزێکی زۆرتان هەیە و توانایەکی زۆرتان هەیە و پێویستە ژیرانە بەکاری بهێنن. سەر لە بەیانی ڕۆژی پێنجشەمە بە ڕێگای تویتەر ترامپ ڕخنەی لە نێزیەکەی 62 میلیۆن هەواداری گرت ئەو بە ناڕازگۆیەکی زۆر لە ئەنگریکردن و فەرق و جیاوازیکردنی چەند کۆمپانیەک ناودێری کرد. من ڕادەگەێنم ئێمە داوا لە نوێنەرانی تۆڕە کۆمەڵایەتی سەرشەکان دەکەین بۆ ئەوەی لە کۆشکی سپی لە ماوەی مانگی داهاتوودا لەگەڵماندا کۆ ببنەوە و کۆبوونەوەی چڕوپڕ و مشتومڕی ڕشت بکەین لەو بارەیەوە. ئامادەبوانی کۆبوونەوەکە بریتی بوون لە میدیای کۆنەپارێز پسپۆران و ئەستێرەکانی تۆڕە کۆمەڵاتیەکان کە ترامپ بە ڕۆژنامەوان و خاوەن کاریگەری لە قەڵەمیان دەدات. وا دیارە ئەم بۆنەیە بە تایبەتی وا دانرابێت نەک تەنها بۆ گۆڕانکاری سیاسی یاخۆت گۆڕانکاری ڕێکخراوەیی لە هەر بوارێکی کە هەیە بەڵکو لە بڕی ئەوە بانکردنی ئەو خەڵکە بۆ کۆشکی سپی کەوا هەست بە ناڕەحەتی دەکەن تا بێنە کۆشکی سپی و لەوێ هەست بە ئاسوودەی بکەن. یەکەم بەندی دەستوری ئەمریکا مافی هەموو جۆرە وتارێک دەپارێزێت جا بیرڕای سیاسی هەرچێک بێت. تویتەر، فەیسبوک و گوگڵ نکۆڵی لەوە دەکەن بەکارهێنەرانی کۆنەپارێز بکەن بە ئامانج کاتێک ئاستی کۆمەڵاتی خۆیان جێبەجێ دەکەن. بەڵام شارەزایان دەڵێن بەڕێوەبەرانی ناوەڕۆک ڕێبازی خۆیان هەیە لە ناویاندا کەمکردنەوەی هەژمارە سەختەکان. ترامپ گازاندەی ئەوە دەکات کە ناتوانێت بە هەمان خێرایی جاران بە ڕێگای تویتەر بگات بە پشتیوانانی، بەڵام هێشتاش لەوە ناچێت دەستبەرداری پەزەندترین پلاتفۆرمی سۆشیال میدیا بێت بۆ گەیشتن بە پشتیوانانی و هێرشکردنە سەر بەرهەڵستەکانی.